حفظ النوفشوفت من يدوين وشاش الساري من ودستي من نهيت ليدوين أو دستي من شار بشتا من دو وراني من إكي ليدوي وأسهل الفير يعني قالك جورا محاولة كرخاجي رزقور بكم أسهل رافي مدور السيارة بس دوباره ازت قلتم از قالك جيشت بيم قالك الفير بيم بس كاسي يعني كاسي هوري من ناكل حتى دو مهيكه از ظنم كو كاسا كي تشتكل ساري ويدا شنيوي وقتي دوسيكا كي دي هاتن هوري او رافي زولەیخا لای پۆلیس سکاڵای یاسایی تۆمار کردووە براکانی چەند جارێک هەوڵی کوشتنیان داوە چەندەم جار بوو هەوڵی کوشتنت دەدا ئەوە جۆرە سیە بوو چۆن بوو جارەکانی دیکە جۆرە دەستپێک یعنی دویۆ دەمانجێ من بکوژن لە چێندەریدای چۆن یعنی هەر لە زۆخۆ بووم ji ber wan rapîm û gule yanî soberdo min pironê min ket û cara duê birayê min hat mala me da kenifê xist hefka min viya me bi xende qînitin û ev cara sî yanî kêrkê birayekê min êdî viya min bikuşitin. سەرەتایی کێشەکانی زولەیخا لە ساڵی 2014 دروست بووە کاتێک لە تەمەنی 15 ساڵیدا بە دوای خۆشەویستەکەی دەکەوێت و ژیانی هاوژینی لەگەڵ پێک دێنێت والدەستپێکی یەت ڕۆزی بینە سەروی تشتی مدەم دەستپێکی ڕۆزی بینە سەروی چەندی ئەس نزانم بچی ئەوە حەف ساڵەدا و ئەف نەخۆشیە و ئێشە و هەمی تشتە دن بەر من دەستپێکی یەن ڕۆزی نەبوون ئەو دەم ئێ ڕۆزی بینە ڕۆزی بن بۆ هاتۆ هەتۆی نەوەختی یەوەنە بەس بۆ وەختی ڕۆزی بین نەهامەتیەکانی زولەیخا لە 7 مانگ پێش ئێستا زیاتر قوڵبوونەوە کاتێک هاوژینەکەی بەهۆی زەرەرکردنی لە مامەڵەی دراوی ئەلیکترۆنیدا خۆی دەکوژێت دوای ڕووداوەکە 4 مانگ زیندانی دەکرێت منوی چی کێشە نەبین کێشە نەبینە منوی دۆ نەبین و سەرەوەی خۆکوشتی دەیک و بۆ بیتوی 4 هەیواز گەرمەسەژنی بە شکایەت المکرد دیفچونا تەلەفۆنە من و کۆمیرە هەبین الفرعیمە و جیران و شاهد و هەمی یعنی تشت ئینۆتن و منوی چ مشکلە لەگەلێک نەبین ژیانەمە نورمالت بووری کاری مێردەکەت چی بوو؟ شێف بوو المەطعمێ پۆلیسی هەولێر پەراوی لێکۆڵینەوەی بۆ ڕووداوەکە کردوتەوە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ئێستاوکە پەراوەکەمان بۆ کردوتەوە لێکۆڵینەوەمان ڕێخستووە بۆ ئەوەی ڕێڕەوی یاسای بگیرێتە بەر و فەرمانی دەستگیرکردنیش بۆ براکەی دەرچووە و ئێمە ئێستاوکە سەرقاڵی ئەوەین کەوا برایەکەی لە هەر شوێنێک بێ جا لە هەرچ شوێنێکەوە دەنشان بکرێ ئێمە ڕێڕەوی یاسایی دەگرینە بەر و ئیزراتی یاسایی لەگەڵدا دەکەین. زولەیخا 5 منداڵی بە هۆکاری جیاجیا گیانیان لەدەستداوە و ئێستاش تەنیا منداڵێکی 5 ساڵانی هەیە کە ئەویش بەدەست کێشەی گەورەکانەوە گیرۆ دەبووە. سیراد لەشکری ڕوودا و هەولێر